حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم لەم ساڵدا تەنیا داهاتی 4 مانگی ناوخۆی ڕادەستی بەغدا کردووە، ئەویش بەشێکی داهاتەکە. لە مانگی 6ەوە هیچ داهاتێکی ڕادەست نەکردووە. ئەمە هۆکارێکی سەرەکی دواکەوتنی موچەیە. چارەنووسی ناردنی 3 موچەی کۆتایی ئەم ساڵ بەسراوەتەوە بە ڕادەستکردنی ئەو داهاتانە، بەڵام حکومەتی ماوەبەسەرچوو بە جۆرێک مامەڵە دەکات کە پێناچێت داهاتی تەواو ڕادەست بکات. هەر بۆیە چاوەڕوان دەکرێت بەغدا بۆ ئەمساڵ تەنیا 760 ملیار دیناری مانگی دەبنێرێت کە بەغدا دەڵێت تەنیا ئەو بڕا لە پشکی موچەی هەرێم ماوە. داهاتی ناوخۆ لە مانگی دووە تا ئێستا و بەردەوام نەوتەفرۆشن لە ڕێگەی تەنکەرەوە، بۆیە هەرێمی کوردستان بە بڕوای من پارەی هەیە ئەتوانێت موچەی فەرمانبەران بدا. بەڵام هەرێمی کوردستان ئەو دوو هێزە سیاسیە داهاتی هەرێمی کوردستانیان بەش کردووە وەکو گۆشتی خێر. لە ڕاستیە تەیف سامی مەسلەکیە، ئەو بڕە پارەی کە دانراوە توانای سەرفکردنی ئەوەی هەیە ناوێ مجازەفە بکا بە پێگەی خۆیەوە، بەڵام سوودانی لەبەرەوەی طموحی هەیە لەوەی کە جارێککە بێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاساییە لای هەمومانکەن بە ئەمری سوودانی نێراون. ئەگینا تەیف سامی هەر لە بیدایەتەوە نەیهێشتە ئەو قەزیە، چونکە هەموو بابەتەکان بە واژووی سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بۆیە سوودانی مجاملەی بەرپرسانی هەرێمی کوردستانەکە و ئەوێ و پارە بنێرێ و ناردوێتی لەو پێش. ینی قەنەعەتم وایە دیسان ئەمریکا بە تەیف سامی بۆ محاولەکردن و مناقلەکردنی ئەو بڕەپارەی کەماوە. دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ژیانی فەرمانبەران و موچەخۆران دروست کردووە و دەڵێن لەوەتەی هەیە هەرێم درۆ لەگەڵ فەرمانبەران و عێراقیش دەکات، لەگەڵ ئەوەشدا لە نێوان عێراق و هەرێم موچە بە سیاسی کراوە. ڕۆژ بە ڕۆژ وەزی خراپترە بێت، زۆری لە 1995 خەڵک کە ئێمە لەسەر موچە ئەژێت، ئەوش حاڵ و گوزارانی موچە بێت ڕۆژ بە ڕۆژ و مانگ بە مانگ وەزعی خراپترە بێ خەڵکی. ئەوەڵا ئەگەر بەخیاڵە نەباتە ئەمە چەند ساڵە ئەمە لە 2014 قەیرانی داراییە، ئەوە 2024 ساڵە، ئەمە 10 ساڵە، معقوڵەت و 10 ساڵ حکوومەتێک نەتوانێت بەسیترین مافی ئاوڵاتی موچەیە چارەسەری بکات، ئیتر چاوەڕێکی دیەکەی. ئێوە تا ئێستا مانگی 26 یانزەیە ئەمڕۆ تا ئێستا مانگی دەتەوزیع نەکراوە و زۆرێک لە کورتەباڵەکان پێویستیان بە عیلاجە، پێویستیان بە نەشتەگەریە، پێویستیان بە ژیانی ڕۆژانی خۆیانە. بەڵام تا ئەم دەقەیەش کە من قسە بۆ جەناب دەکەم هیچ شتێک لە ئارایانی و تا ئێستاش دەڵێن نەکەوێتە هەفتەیە دوانیکە. ئەمەش زەرمەندێکترە بۆ کورتەباڵەکان لەبەرەوەی ئەوان توانای کارکردن و هیچ داهاتی شتریان نییە. ملەتی کورد بەم حاڵە ناژی مەعاشات نەهات، یعنی بڕاتە بێ هەچ هەواڵەیە کە سەر لە ئێوەراندا ئەنشین سەری هەموو کەناڵەکانەکەین بە خەتێکە نووسێ مژدا، یعنی موچە وای هاتووە خەڵک مژدەی بۆ ئەنێرێ. بەپێی زانیاریەکانی پێیام لەسەر بڕیاری وەزارەتی دارایی حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم تەنیا چەکی موچەی مانگی دا ڕەوانەی گەنجینەکان کراوە بۆ ئامادەکاری بۆ خەرجکردنی. بۆ موچەکانی مانگەکانی 11 و 12 وەزارەتی دارایی داوای لە فەرمانبەران کردووە کە بکرێت بە قەیدی ژمێریاری کە بەمانای موچەی شایستەی نەدراو دێت و لە واقعیشدا واتە پاشەکەوتکردنی دوو موچەی دیکە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.